بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بردوام لباس كردني جروبا كان كرسول الله صلى الله عليه وسلم لفر مدكان يا ما جيب يداو، والله جل جلاله لا يتكاني قرآن ما جيب يداو لا محاضري بيشوا حديث كمان شي كردوا وشاهد كاني لقرآن حديثة هنامان إن شاء الله ويكا هي لمسائل لا حديثك باس يكين أمره أقر فرياب كي من هالهمي شكا كومالي مسائل جرينجي تيام حديثة بيجا مشتي بشبون وراجع وازي والسنة إلهية. الله جل جلاله يستي لسربو هبه لسر زاوية هيو أجماني هتاوكو روجي قيامت. الله جل جلاله بخيل قرآن فرمي ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة. فرمي أقر الله جل جلاله يستي لسربو هم إنسان كان يق أمة يعني راجع وازي وتفرق أنت أنا أبو يق جروب أبو يق جماعة أبو. ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة ولا يزالون مختلفين إلا من رحم ربك. بلام الله جل جلاله ويستي وانبوك خلقيك أمة بي بويا هتا روجي قيامت افتراق هر أبي اختلاف هر أبي شرز قارية بي لو اختلافا تنهى أواني الله جل جلاله رحمي بيكردون أوانا شي تنهى الله جل جلاله رحمي بيكردون أواننك الريتشكي صحابة كاني رسول الله أنقرتوا صلى الله عليه وسلم ايتر ما باقي لرحمي الله محروم من بهوي أو تفرقيوي ككردوي أنا أو حديثي كباس ما انكرك رسول الله صلى الله عليه وسلم فرمي افترقت اليهود على 71 فرقة أكوتايكي لا محاضري بيشوا ما جمان بياك شش صحابة جرايتي وبرام لتشوارده صحابة وهاتو دواوي كبياتو شش نية تشوارده دانا صحابة وفرمدان جرايتو وفرمدك صحيحة هيك شيء لسرنية تنها أهلي فرقة كانت وزك دميان كردوه لسري ضنغ كردوه لسري هول أنت ضعيفي كان بلا موكوت ما نقدر تضعيفي شي كان خوي ما دان آيته دان حديثي كمان هي كهر همان معناه هي همان بابتها جسباني وباشترين كتاب كانوا سلابي لسر أم حديثة ناميكي دكتوراه كعنوانكي أوي حديث الافتراق رواية ودراية. حديث افتراق يعني حديثي كباسي بشبوني أمتك كانك أتى أمتي إسلاميش رواية يعني كي جرابيتي ودراية يعني درك الدنيا أحكام لي رساليك جاكا ويبيع تأكيد بيته ولا صحتي أو حديثة أو رسالة دراسة بكا والله هم جمعنا كان داوته كزور بيق سكاني شيل الشاطبي ورقرتوا كشاطبي لكتابي اعتصام زياد لسطو بنجاء فرا لسرو حديث الرشتو والله هم جمعنا كان داوته ولا سري درسي بيشوت لباري سندكي وقسم عن كردو جرانا وكاني ناش موسري. طبعا أم حديث بداياتك باسي علمي أديانك دواتر باسي علمي فراقك دواتر باسي علمي أفكارك چونك إنسان كان للدنيا لنا أوسي بازنيك ماني بيوتري بازني أديان أم لسر ديني إسلام أو لسر يهودية أو لسر مجوسية أو لسر نصرانية أو لسر بوذية أو لسر هندوسة أو لسر ديني ماركس أو لسر ديني علمانية أو لسر ديني ديمقراطية بوشيو أما دينا كان نمي دينا همشي هي ماشا بدايتك باسي علمي أديانك چونك على يهود بوبوانا نصارى بوبوانا أنجا دوي باسي مسلمانانك دواتر شيء تسر علمي فرق فرمودك كافرمي أم دينان أو أند فرقي لبيو أو دينان أو أند فرقي لبيو مسلمانان جو أند فرقيان لبيتو كام بازني دوما لجهانا بازني يكم بازني ديانا دواتر لنا ودينا كان شاف فرق هي بازنك بتشوكت لبيتو دواتر لنا وفرق كان شاف بازني أفكار هي أما أن لك حديثك يا ما جيب يكراو لآخرك يا كافرمي ما أنا عليه اليوم وأصحابي أو إلى سر أو فكري رسول الله صلى الله عليه وسلم قال هذا كان هر أو صحيحة باقي أفكار كان تر همي بطالة وهمي لا دروا لا يدعوا أما بابلين
لەبارەی فەرموودەکەەوە. ئێستا بۆ بەتاڵکردنەوەی ئەم حەقیقەتانە لە عالەمە کوفری عالەمی هەروە دانەنیشتووە، بەڵکو ئەوێ ئەم حەقیقەتانە لە خەڵکی بشێوێنێ، خەڵکی هەمووی لەسەر کوفر کۆکاتەوە، کە ئەگەر بێت و یەک گروپی حەقیش هەبێ لەناو ئەو هەموو گروپی هەموو ئەدیانەکانە، ئەنێ ئەوەش لاڕێکن لە ڕێگای چیەوە؟ لە ڕێگای چەندین ئەفکارەوە کە هێناویانە. ئەگەر دیقەت بن لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە کوفری عالەمی مەشروعێکی بەرپا کرد، بڵاوی کردەوە، پێی وترا تەوحیدی ئەدیان، یەکخستنی هەموو دینەکان. هەموو دینەکان ئەیانوت یەک ڕێگان بۆ لای ئەڵڵا تەبەن. ئەم قسەیان زۆر بڵاو کردەوە. ئیتر تۆ لە هەر ڕێگایەکیانەوە بێ بۆ لای ئەڵڵا ڕۆی. لە ڕێی هیندۆسەوە تێ بە ئەڵڵا بگێر پێگەی، لە ڕێی بوزیەتەوە تەوێ هەر پێگەی، لە ڕێی یەهودیەتەوە تەوێ، لە ڕێی نەسڕانیەتی ئەتەوێ هەر پێگەی. ئیسلامیشیکە لە ڕێگاکان خەڵکێکی لە ڕێی ئیسلامەوە هاتن ئەم مەشروعی تەوحیدی ئەدیانەیان هێنا، بەڵام سوبحانەڵڵا لەناو خۆشیانە فەشەلی هێنا. چونکە یەهود لە نەسارا ڕازی نییە، نەسارا لە یەهود ڕازی نییە، هەر بۆ خۆشیان وەکو چۆن ئاەتەکان ئاماژەی پێداوە لە قورئانەوە. قالت اليهود ليست النصارى على شيء قالت النصارى ليست اليهود على شيء. خۆشیان لە خۆیان ڕازی نین، بۆیە تۆ کە ئاڵێ منە چم ئەم دینانە هەموو یەکەم بەیەک و وەکو یەک تەماشایانەکەمەوە مەشروعێک بوو تقریبا فەشەلی هێنا. دوایی هاتنوتیان با مەشروعێکی تر بێنین لەمە نزمتر بێ، بەشکم نەجاحەت بهێنێ. مەشروعەکەیان چی بوو؟ مەشروعی دینی ئیبراهیمی بوو. مەشروعی دینی ئیبراهیمی بوو. کاکە سێ دین هەیە، هەرسێکی ڕێچکەکەی چێتەوە سەر ئیبراهیم. مەبەستیان چییە ڕێچکەکەی؟ مەبەستیان تەوحیدەکە نییە، میلەکەی، بەڵکو مەبەستیان نەسەبەکەیە. ئێمە جەزانین نەسەب بە بێمیلە هیچ سوودێکی نییە. رسول الله صلى الله عليه وسلم بە فاتیمەی کچیە فەرمێ، ئەفەرمێ خۆت ڕزگار کە لە ئاگر من بە کەڵکت نایە. کاتێک کە لەسەر سەفا قوڕەیش بانگەکا و ئەنجا یەک بە یەک هۆزەکان بانکە و ئەنجا دوا ئەوە بنەماڵەکان بانکە، ئەنجا دوا خزمەن زیرەکانی خۆی بانکە، فەرمێ خۆتان ڕزگارکەن بەچی؟ بە میلەکە، بە تەوحیدەکە، بە لا إله إلا الله. من بە کەڵکتان نایە. قولوا لا إله إلا الله تفلحوا لا أغني عنكم من الله شيئا. من لای الله بە کەڵکتان نایە. بۆیە لای ئێمە میلەکە شەرتە، نەک نەسەب و ڕەچەڵەکە. بەڵام ئەوان هاتن هەوڵیاندا عاتیفەی خەڵک بجوڵێنین لە ڕێی نەسەب و لە ڕێی با بڵێن ڕەچەڵەکەکەەوە خەڵکی لا بدەن لە دینە حەقەکە. وتیان مەشروعی دینی ئیبراهیمی. مەشروعی دینی ئیبراهیمی وتیان کاکە ئەی یەهود و نەسارا ئێوە نەوەی ئیسحاق و یعقوب وان نین ئێبە، وتیان ئەی موسڵمانان ئێوەش نەوەی ئیسماعیل نین ئێبە. ئێدە وەرن کاکە تەواو هەردووکیان کوڕی ئیبراهیمن، با هەمومان کۆبینەوە لەناو دینی ئیبراهیمی. ئەو تا ئێستاش ئیشی لەسەرەکەن، بەڵام خۆیان چاکەزان نەمەشیان بۆ ناچێتە سەر، چونکە هەر ئەویش الله جل جلاله لە قورئانە بە درۆی خستوێتەوە کە ئەفەرمێ ئیبراهیم چۆن بوو؟ مسلما حنيفا وما كان من المشركين. ما كان إبراهيم يهوديا ولا نصرانيا ولكن كان حنيفا مسلما وما كان من المشركين. إبراهيم يهودي بو وكو ملة، نصراني بو وكو ملة، بلكو مسلمانيكي حنيف بو. حنيف يعني لا يداوى لهمو بطالكو لقال حق بو، لا يداوى لهمو شركيكو لقال توحيد بو، لا دانيكي يقجاري براوة يقلابوه بعلم عن قصد. ويفرمي وهيج كاتيش لقال مشركة كان نبوي مشركيني علمانية بي، مشركيني ديمقراطية بي، مشركيني بابلين شيوعية بي، هي كومونيستان بي، هرگيز لقال يعني نبوي بيان رازيني بلكو دجي شان بو وكون لا تكاني ترى باسكرا. ويا أما مشروعي أديانة جعين نشد خويا أنا زان مدتي كتير ديني إبراهيمي أمش تيا أتشو لنا وتشو نجاحدنا يعني. السما مشروعي كتير يعني بقريان خستوه وكاري لسركان كبريتيلا تساوي الأديان، يكسان بوني همو آينا كان بيكتري كأوا براستي يعني كردوانا بياسا لهر دولة كاد صلاة يعني هي بسالي وتقريبا لها مجهانا كايش بريتيلا مشروع بابلين علمانيات كعلمانيات على من كيشم لقل دينية بروتوك ومسلمان خواهي خود برسا بزاوية حقي زويدنا بها چونك زوي بو ايمه تو بيني خوتو خوا لاسمان خوا هي وي برستي وعرزي خوتا
ئاسمان بۆ ئەو زەوی بۆ ئێمە و تۆ دوایی واڵێ ئەمە مەشروعی علمانیەتە تۆ لەگەڵ گاورەکە هیچ فەرقی نییە لەگەڵ جوولەکەیەکە هیچ فەرقی نییە لەگەڵ هەر کافرێکی تراکە لە سەر زەویە هەر دینێکی تری هەیە هەمووتان یەکسانن وە بێ پێکەوە ژیان قوبوڵ بکەن و بەیە کۆکۆ ببنەوە هێشتی واژ نابێ حەق و بەتاڵەم و یەکسان بێ و هەمووی بەیە کۆکۆ بێتەوە ئەسڵەن ئەگەر بێت و یەهودیەت ڕاست بکا بێ و قوبوڵی نەکە خۆی بە حەق نازانێ ئەمە قوبوڵی نەکە لەگەڵ بەتاڵ کۆ بێتەوە نەسڕانێت ئەگەر ڕاستەکە خۆی بە حەق نازانێ بە قوبوڵی نەکە لەگەڵ بەتاڵ کۆ بێتەوە وەکو چۆن ئێمەی موسڵمان خۆمان بە حەق زانین و قوبوڵمان نییە لەگەڵ بەتاڵ کۆ ببینەوە وە هەستان ئێستا ئەم مەشروعیانەیە کە پێوترێ یەکسانبوونی دینەکان هەمووی بەیەک و بەڵێ ئێستا بالضبط حەزەکەم زانین تۆ لە قانون و لە هەموو شتێکی ئەمانە یەکسانی بە گاورێک و بە یەهودیەک و بە مەجووسیەک و بە یەزیدیەک و بە هەر دینێکتر لەسەر زەوی ئایگری و حیچ جیاوازێک نییە لە کاتێکا وانییە لە دینی ئیسلامە فنجعل المسلمين كالمجرمين أم نجعل الذين آمنوا وعملوا الصالحات كالمفسدين في الأرض أم نجعل المتقين كالفجار بەڵام وەڵێ نا ئێمە هەمووی یەکسانەکەین هەمووی یەکسانەکەین کە حکمێکە ئەو پەڕی کوفرە لەم مەشروعەشە هەستەکەن مسڵمانان دژایەتیانەکەن بۆ ئەوەی ئەمە سەر بگرێ لە پەنایە فکرێکی کە و مەشروعێکی کەیان لێناوە کە پێوترێت تەقاڕوبیە دیان نزیک بوونەوەی دینەکان لە یەکتری با نزیکیان کەینەوە لە یەک نزیکیان کەینەوە لە یەک لە ڕێی چیەوە لە ڕێی مەشروعێکی ترەوە کە پێوترێ حیوار و لەدیان با گفتوگۆ لە نێوانتانە هەبێ با کۆبوونەوە هەبێ با دانیشتن هەبێ با نەدەوات هەبێ و با کاتێک کە ئەبینین خەتەڕەکەوێتە سەر کیانە علمانیەکە هەمووتان یەک بگرن و لەگەڵوان نابن لەوە کاتێک ئەبینن کیانە علمانیەکە پێویستی بە سەرخستن هەیە ئێوە هەمووتان لە یەک بگرن و لەگەڵ ئێمە بن یاخود کیانە دیموکراسیەکە بۆیە سێرەکەی لە ڕێی ئەم مەشروعانەوە بەردەوام هەوڵ ئەدەن سەرەتا لە دینەکەت لاو بن ئەگەر نەیانتوانین لە دینەکە و لاو بن ئەنجا دێن هەوڵ ئەدەن تۆ لە فێرقەی ڕزگاربوو لە گروپی ڕزگاربوو بوو لا بدەن بۆ گروپە گومڕاکانیت ئەمەی کە بینین لە عالەمە بە چای خۆمانەی بینین کە کوفری عالەمی ئیشی لەسەرەکە و تەخطیتەوە ئەو فەرمودەیەش بیدایەتەکەی بۆ خۆی ئاماژەیەکی ڕوون و ئاشکرایە بۆ بابەتە طبعا دینەکان بەگشتی دین هەیە عالەمیە و دینیش هەیە عێرقیە باشە دین هەیە جیهانیە بۆ هەموو جیهان داوەکەی ڕوەکاتە هەموو ئینسانێک لە هەر نەتەوە و ڕەگەز و زوبانێک بێ هەر شکڵشێوەیەک بێ دینیش هەیە تایبەتە بە جەماعەتێک لە نەوەیەکی تایبەت باشە ئێستا بۆ نمونە دینی یەزیدیەت بەس خۆیانیان قوبوڵە یان ئێستا مسڵمانێ بڕوا بڵێ بم بە یەزیدی قوبوڵیان نییە دینی یەهودیەت وایە عینەن شت بەس خۆیانیان قوبوڵە مسڵمانێ بڕوا بڵێ بم بە یەهودی قوبوڵیان نییە باشە بە سەیرەکەی دینی ئیسلام دینێکی عالەمیە وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا تۆ بۆ هەموو ئینسانەکان نێرداوی دینی نەسڕانیەتیش سەیرەکەی دینێکی عالەمیە لە هەموو عالەمات تەبشیری هەیە و هەوڵەدەن خەڵک کەنە گاور و داوە بۆ دینەکەیانەکەن بەڵام نابینی مەراکیزی یەهودیەت هەبێ و داوە بۆ دینەکەی بکە مەراکیزی یەزیدیەت هەبێ و داوەت بۆ دینەکەی بکە لە هەموو عالەما بەڵام ئەوە هەیە کە دینانێک هەن عالەمین و دینانێک هەن با بڵێن عێرقین و تایبەتن بە تائیفەیەک بەڵام دینی ئیسلام دینێکی عالەمیە و دینێکی با بڵێن زاڵیشە بەسەر هەموو دینەکانی تر بەپێی ئامارەکانی خۆیان کە ئەیکەن ساڵانە بەردەوام ئیسلام لە زیاد بوونایە ئەمە لەبارەی جۆری دینەکانەوە ئەم دینانە با بڵێن بە درێژایی مێژوو دیراسە کراون لەلایەن کوفری عالەمەوە هەر کامێکیانیان بوێ بیخەنە گەڕ بۆ خزمەتی خۆیان و توانیشیانە تا ڕادەیەک سوود لە هەمووی ببینن مدەتێک کوفری عالەمی بە دینی مەسیحیەت شتی بەدەزێناوە بە یەهودیەت شتی بەدەزێناوە و مدەتێکیشە بە ئیسلام شت بەدەسێنێ وڵاتانیەکەوێتە دەست ئابوووریەکەوێتە دەست سەرۆت و سامان و ژیانی خەڵکیەکەوێتە دەستەنان دوای لاتوە ناموس و ئەخلاقی خەڵکیشەکەوێت ئەوە بە چاوەکانی خۆمانەی بینین و کوفری عالەمی نەیشاردووەتەوە کە بە بەردەوامی ئیسلامی حەقیقی بە خەتەڕ ئەزانێ بەسەر ئەوە بابەتێکە ڕوونە دەیان لێکۆڵینەوەی لەسەر کراوە لە
دولة كفرية كان بون مناكسك وكو نووسەرێکی فەڕەنسیە کتێبێکی نووسیوە لەسەر دینەکان بەگشتی کە ناوی وابزانم ئالان نیکۆن شتێکی وایە کتێبێکی نووسیوە لەسەر دینەکان بەگشتی لەو کتێبەیە باز لە سیڕاعی حەضاراتەکە کتێبەکەشی بە ناوی ئەوەیە دان بەوەیە ئەنێ کە ئیسلام گەورەترین خەتەرە لەسەر هەموو دنیا ئیسلام گەورەترین خەتەرە لەسەر هەموو دنیا و داواکە لە هەموو سیاسەتمەدارانی جیهان لە هەموو دینەکانی تر یەک بگرن دژی مسلمانە کتێبەکەی ناوی سیڕاع الحەضاراتە کراوە بە عەرەبی هەیە و لەو کتێبەیە زۆرترین سەرخستنی بۆ دینی نەسڕانیەتە دواتر یەهودیەت و دواتریش کۆنفۆشیوسیەت تەنانەت دینی کۆنفۆشیوسیەت کە دینێکی سڵی نییە دەستکردی ئینسانە ئەوەش سەرەخە بەڵام دینی ئیسلام بە خەتەڕە زانێ لەسەر هەموو جیهان و داواکە هەموو وڵاتانی جیهان ئەو فکرەی ئەو وەرگرن و بە هەمویان دژایەتی ئیسلام بکەن و واش کراوە واش بووە و داواکە لەو کتێبەیە باشکرا هەموو ئەهلی دینەکان یەک بگرن دژی دینی ئیسلام و دژی ئەهلی ئیسلام و واژەکەن و واشیان کردو خۆتانەی بینن بە درێژایی مێژووی عین لەوانەیە سێرتان لێات بێ بۆچی هیندۆز لێمانە کوژێ بۆچی شوعی لێمانە کوژێ بۆچی ئەلمانی لێمانە کوژێ بۆچی یەهودی لێمانە کوژێ بۆچی نەسڕانی لێمانە کوژێ یەک گروپ و یەک دین و یەک تایفە و یەک قەوم بۆ بێنە لە مسڵمانی نەکوشتن ئەمە هەر تەعلیماتەکانی ئەوە تەطبیقیەکەن ڕێنمایەکانی ئەوانە تەطبیقیەکەن بۆیە بەڕاستی یعنی ئێستا ئیش کراوە لەسەر ئەو کتێبەی ئەو طبعاً نەدەواتی زۆری بۆ کراوە کۆڕ و کۆبوونەوەی زۆری بۆ کراوە ئەم کتێبە و زۆر باس کراوە و زۆریش داوا کراوە هەر بەندەکانی بەخاڵ بکرێ بە یاسا لە زۆرێک لە دەوڵەتەکانە و کراویشە زۆرێکی کراوە بە یاسا لە دەوڵەتەکانە کە تۆ ئەبەستێتەوە لە بەرامبەر دینەکەتە نەتوانی تەطبیقیکەی بەگشتی یاخود نەتوانی تەطبیقی بە جوزئی بۆیە تۆ کاتێکە ڕۆیتە وڵاتێک لە وڵاتانەدا ئەنیشی لجوءێک ئاياتێ لە بەرامبەر قبولکردنی قانون دەستور و یاساکەیە تۆ دانیشی یاساکەی ئەو چییە تۆ بۆ نمونە مناڵە بخەیتە مەکتەبەوە بۆ نییە فێری دینیکی حتا 18 ساڵی خۆی بە دین هەڵبژێرێ ئێستا ئەمە ڕێگرە لەوەی کە مناڵەکەی تۆ بە کولی دین وەربگرێ حد نابێ دینی هەبێت تا 18 ساڵی کە مناڵی تۆ باڵغ هەبێ لە باڵغبوونەوە تەکلیفی لەسەرە کە مناڵی تۆ فەرمانی پێکراوە لە 7 ساڵیە فەرمانی پێکەی بە نوێژ ئەڵێ بۆ نییە واز بین لە دینەکەت کە ئیتر ڕازەحیشە نوێژ عمودی دینە وەکو ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم وا فەرمێ بۆیە ئەمە ئیشی خۆیانە ئەمە جۆرێکە لەو یاسایانەی کە بە تەواوی لە هەموو جیهانە دژایەتی ئیسلامی پێکرێ ئێستا لە ناو وڵاتەکانی خۆشمانە ئەو دەنگە هەیە هاواری بۆ ئەکرێ و ئەشبینین بە جۆرێک لە جۆرەکان هێناویانە تۆی مسلمان لە ناوەندەکانی خوێندنا بێ هەموو دینەکان بخوێنی زەردەشتیت بخوێنی یەزیدیت بخوێنی مەسیحیەت بخوێنی یەهودیەت بخوێنی ئەنجا ئیسلامیش لە پاڵیان ناوکو دینە لەوان بخوێنی وایاننا هەر کتێبی ئاین ئێستا نەبووە بەوە ئەنجا ئەوانەی دینەکانی تر کە باسی ئیسلام هاتە پێشەوتوان هەسن بڕۆن دەرەوە بەڵام تۆ تا بەیانی باسییان بێ بۆ نییە بڕێت دەرەوە ئەبێ دانیشی گوێ بگری ئەبێ دانیشی بیخوێنی ئەوان بۆیان هەیە بچنە دەرەوە لە باسی دینەکەی تۆە بەس تۆ لە دینەکەی ئەوانە بۆ نیە بچنە دەرەوە ئەمە هەمووی کراوە بە بەند و بە یاسا و هێنراوە تەطبیق کراوە لە ناو وڵاتەکانە کە ئەمە هەمووی سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ کتێبە سیڕاع الحەضارات کە ئەو کابرایان نووسیوێتی لە ئەوروپا و یەکێکی تر لەو کتێبانەی کە لەسەر ئەو بابەتە نووسراوە کابرایەک نووسیوێتی ناوی فۆکۆیامایە کە ناوی نهایەت التەریخ ئەویش کراوە بە عەرەبی کۆتایی مێژوو ئەویش کراوە بە عەرەبی لەوەیە بە تەواوی ئەڵێ کۆمەلگای ئەمریکی و دەستور و قانون و یاسای ئەمریکا باشترین حەلە بۆ جیهان بەو شێوە ئەتوانین بە جوانی ئیسلام لەناو بەری ئەگەر بژمێنێتەوە هەر ئەوە بێ کە ئیمامی عەلی فەرمێتی سەیئەتی زەمان عەلە الناس لا يبقى من الإسلام إلا رسمه بەس وێنەکەی هێڵینەوە حەقیقەتی ناهێڵینەوە ولا من القرآن إلا أحرفه دينهم دراهمهم قبلتهم نساؤهم سبحان الله ئیمامی عەلی چەند جوان وەصفی ئەوەی کردووە ڕێک سەیرەکەی کە ئەو کتێبا خوێنیتەوە ڕێک سەیرەکەی داواتەکە بۆ ئەوەی کە تۆ بێ ئاوات لێبێ ئیسلام بەس بە وێنە هەبێ لە تۆیە قورئان بەس حرفەکانی لای تۆ هەبێ بڕۆ دەنگخۆشی پێوەکەی بڕۆ پاری پێوەرەگری لە تەعزیە لە ڕوقیەیە
لە بۆندا بۆ پێشنوێژی لە هەرکوێ تۆ پارەی پێوەرەگی پێی وەرگرە کێشەو نەبێ حرفەکانی هەیە بڕۆ کێشەمانێ بەس کارکردن پێی نییە ئیمامی عەلیە فەرمێ حرفەکە ئێمێنێتەوە یان کارکردن پێی نییە کا فەرمێ ئیسلام هەر ڕەسمەکە ئێمێنێتەوە هەرەوەیە کە تۆ لە شوێناڵی مسلمان و بەڵام هیچ کاری پێ ناکەی هیچ پابەندی نیت هەڵت وەشاندوێتەوە حرفریشت پێوەی نەماوە ئەسڵەن بەڵام بە وێنە ئەڵێ مسلمانم ئیگنا بەڵام بە حاڵ و بە تەطبیق تۆ لە ئیسلامە نەمای ئەنجا فەرمێ دینیانە بێ بە پارە بەڵێ سەرمایەداری واڵێ سەرمایەداری ئەڵێ تۆ ئەبێ دینە پارە بێ هەموو هەوڵ و کۆشێکە بێ بۆ داهات بێتەوە بێ داهات بوون نییە ئەوە حقەتە لەلایەن قبلتهم نساؤهم بەڵێ بە هەمان شێوە لیبراڵێتی ژواڵێتەوە ئازادی ڕەها بڕە بارەزی خۆ حڕی لە جەستە تا چی لێگەی لێکە بەنا شەرعی بەکارێنی تۆ ئازادی لە جەستەی خۆتە مێردنیە لە ماڵەوە با بۆی فرێندێکیشە هەبێ جەستەی خۆت ئازادی ژنیە لە ماڵەوە جەستەی خۆت ئازادی با جەڵ فرێندێکیشە ئەوە لیبراڵێتەوە معناکێتی بۆ معنای ئازادی ڕەها وێ بەڕاستی ئەو کابرا لەو کتێبە واڵێ نهایەت التاریخ ئەڵێ ئەبێ ئەو نموزەجە ئەو نمونەی ئەمریکایە تطبیق بکرێت لەسەر هەموو وڵاتانی جیهان بۆی جیهانی سراحەتکە و ئیسلام بچوو کرێتەوە بچێتەوە قاڵبۆ بۆ شێوەی لێبێ ئەنجا ئەو وەختە ئێمە توانین زاڵ بین بەسەریانە ئەمە پلانی دوژمنانی دینەکەمانە بۆ لە خشتە بردنمان و بۆ لە دین لادانمان سیرتان لێنەیە کە کەسانێکیش بە ناوی ئیسلامەوە ئەڵێن دیموکراسی عینی ئیسلام لیبرالیەت عینی ئیسلامە علمانیەت عینی ئیسلامە کە خودی ئۆردوگان مقابلەی هێواڵێ ئەڵێ علمانیەت و ئیسلام یەکشتن جیانی نەڵێ بۆ تەماشایکە کاکە سیاسەتی عالەمی هی کوفری عالەمی کێشەی نیە لەگەڵ ئەم جۆرە ئیسلامە و ڕازیە پێی ئەم دوو کتێبە کە ئەم دوو کەسە نووسیویانە زانای خۆیانە و لێکۆڵەڕی دینەکان و مێژوون لە ئەوروپا زۆرترین ڕەواجیان هەیە زۆرترین خوێنەریان هەیە و تەنانەت هەوڵ دراوە مادەکانیان و لێکۆڵینەوەکانیان بەش هەمووی بکرێ بە دیراسە و بخرێتە ناوەندەکانی خوێندنەوە لە زۆرێک لە جامیعەکانە ئەسڵەن هەر بە کاملی کتێبەکە منهەجە خوێندە دیراسە ئاکرێ وەکو چی وەکو علمی ئەدیان نتیجەکەش ئەوەیە کە باسمان کرد هەر بە کاملی خوێنێ لە زۆرێک لە جامیعەکانە و سیرتان لێنێ کە لە زۆرێک لە ناوەندەکانی خوێندنە لای خۆشمان بۆ شێوە دژایەتی ئیسلام و مسلمانان ئەکرێت لە تاریخەکەیانەوە پیایەن حتا وەکو ئەمڕۆ بە هەموو شێوەیەک لێیانەدەن و بەو شێوە هەردوو کتێبەکە لە کۆتاییە کۆکن لەسەرەوەی کابێ ئیسلامی حەقیقی بسڕێتەوە لەسەر زەوی نەمێنێ بەڵام بۆیان چێتە سەر نەخێر أي رسول الله صلى الله عليه وسلم خوي فرمي لا تزال طائفة من أمتي ظاهرين على الحق يقاتلون لا يضرهم من خذلهم ولا من خالفهم فرمي بردوام كوما لقمن لنا أمة كما كمانا ما أنا عليه اليوم وأصحابي قلنا أواني تر لا أنداو ينا لا أنداو بلان بردوام كوما لقن لسرو منهج حقا أشجنقنو بشك وبدم يجدين سرخا ظاهرين يقاتلون هردوك يعني بحجة وبلغة ولا همان كاتشا بجستو بشك أم دينا سرخا هیچ کەسێ ناتوانێت زەرریان پێ بگەێنێت ئەوەی تووشی خۆزلانیانەکە ئەوە خیانەتکردنە لێیان بەچەک و ئەوەشی کە بەرامبەریان ئەوەستێتەوە بە حجە و بورهانە ئەوێ بە درۆیان خاتەوە ڕەواج بە قسەی دوژمنەکانیان بە ئەویش دەرەقەتیان نایە و ناتوانێت زاڵ بێ بەسەریانە ئەو وعدی الله جل جلاله بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئومەتەکەی طبعا ڕوون و ئاشکرایە لای ئێمە کە جگە لە ئیسلامی حەقیقی و ئیسلامی کە رسول الله صلی الله علیه وسلم لەسەری بووە لەگەڵ سەحابەکانی هیچ شتێکی تر قبوڵکراو نیە لای الله بنص آية ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين يا الله جل جلاله وافر أو يجي لم إسلام قبول كديني كتر قبول كجي لم إسلام حقيقية كرسول الله صلى الله عليه وسلم لقالها ولا كان يبيربي عن كردون أجي إسلام خوي بيه دار ما قال إسلامك خوت تتوي لسر أوي أو أونيك الله جل جلاله شو كان لو يا إسلام شيء لسر ألف لام غير الإسلام دينا أو ألف لام شيء بو تعريفه وبو عهده يعني أو إسلامي عهد بولاي رسول الله صلى الله عليه وسلم ولا صحابة كاني ولا بيغمراني بيشوش أو إسلام غيري أو قبول كي لي ورناجي يقنا بالله أمر إسلام هي أوروبي إسلام هي أمريكي إسلام هي يهودي إسلام هي نصراني كل وا إسلامي شيوعي دروسه به وا إسلامي هندوسي وبوذيش دروسه به تو قبل شيء همي هي هوني سباس مان كل وقت بانا هولين أو جور إسلام أنا دروس كان بلام ورا جيري إسلام أناش ورناجي إسلام يجي إسلام هذا وجه ورا جيري لن يقبل منه
وهو في الآخرة من الخاسرين والروج قيامة لدورها وكان بها وأم بابلين كفر عالمية كهمي كوبوت ولا سر إسلام ولا سر مسلمان بردوام هولا دا أو خلق العرب كاولاي دا لدين لو أنا سكي مع باس يقين خلق يقبل بترسلي لا والله وان زورنو هيز يعني وإعلام يعني ودا صلاة يعني بلام هيك يعني بيناك لا برامبر مسلماني حقيقي چونك مسلماني حقيقي شي بيه نوري الله بيه يريدون أن يطفئوا نور الله بأفواههم ويأبى الله أوانا يعني أو نوري الله جل جلاله بكجي نوبتي أبم همو ريق خراو حزب جماعة وجروب ودولة وهيز وتيار وصاروخ أما همو بكارين بس وصرينوي أو نورة بوكو جانوي أو نورة بلا مناتوان بو چونك الله نائب وجهته الله جل جلاله نائب وجهته نورة كي هر فراوانه به هر پرشنگداتو بارچی كافر ومشركيشا بي خوش به لبروي أو دينك ناويتي كناردويتي الله جل جلاله ناردويتي وبرسول الله ناردويتي هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق أو دين حقا كناردويتي الله جل جلاله ناردويتي شتيك خالقي خلق بينيري مخلوقة تواني رتيكاتو إلغايكاتو بيسرتو ناتواني بويا حتى أزانان أم بابتا كان بابل قلسر قوريد صلاتي الله وبني الله أفرونتو مخلوقي أو تاديني كيبون أردوي الله جل جلاله كخوي خالقه الله جل جلاله خالقه ديني كيبون أردوي فرموتو ما يلا سواري لسر زي بمينتو أتواني ناتواني حال مينتو هر برزي جبتو هر سرقوتو جبت ليظهر هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله بقرا زالية كابسر همو دين بطالة نشتانا بو إسلام يهوديش كخوتان دروستان كردوار فشلينه بو إسلام نصرانيار فشلينه بو إسلام أمريكي وأوروبيار فشلينه بو إسلام هندوسي وشيوعيتي هر فشلينه همو بس إسلامي حق سرك يتربا كافر ومشركة كانش هر بيان ناخوش به ويا رسول الله صلى الله عليه وسلم أما جيب وداوك أجر بيتو چند بتوانن ناكو كي بخنا نيوان أهلي حقه دجاتي بخنا نيوان يانو ك الله جل جلاله ما بس يبو أو دجاتي ناكو كي هلقري وكلمة مسلمانان ميكاتو بيكو والسري أنا خاب سردوش من كان أنا وكتون لحديثك صحيحة هاتوا أفرمي رسول الله صلى الله عليه وسلم لن يجمع الله على هذه الأمة سيفين الله جل جلاله لسر أم أمته أواني عن كسر لسر بازي حق نيسا لروي أبدان وراجي أوازي كان هي ودور كوتونة توليك دو تشكيان لسر كوناكاتو سيفا من عدوها وسيفا من نفسها شمشيرك لأخوي وشمشيرك لدجمنكي روجك دي شمشيركي ناخو هلا جيري تيغان ليكتر بيكو كوبنا و أو وقت شمشيري دجمن درقتيان نايو هرهميان لنا وبرين كازانا أنا فرمون أو مبستي أو كاتيا كمهدي ديتو وعيسى عليه السلام دا أبظه و رسول الله صلى الله عليه وسلم لفرموديك أما جب وادا كأجنجة أو كساني لسر أو منهج حقنا أو رسول الله صلى الله عليه وسلم لسريبو له هاولان لسريبون روجك لروجان ناكو كيان هب بيكو اختلافي أن هب لهند بابتي بابلين فروع أما اشتكي أساي وإلا فرموديك صحها فرمي سيدا خوازم الله كر جل جلاله سألت ربي ثلاثة لفرموديك تري أنا باسيا كان فرمي رسول الله صلى الله عليه وسلم شوني يجيك شوني يزكي زور با تون طولي كردو زور معايا وتيايا لكوتايا لتحياتا زور قريا بما ندي بيغمري صلى الله عليه وسلم نيجيكي آوا زور بابلين قرصت كردو ولا تحياتك يا بوشي ومايتو زور قرياي هو كاركي تشيبو فرمي سألت ربي ثلاثة سيشتم لله دعواك أفرمي أعطاني منها اثنين دواني يعني في بخشي ولم يعطيني واحدة داني يعني في بخش سيشتم لي دعواك دواني يعني في بخشيم داني يعني في بخشيم يا كم ينشي لويك في بخشيوه أن لا يهلكهم بسنة عامة الله جل جلاله بيكس زي قشتگير همو أمت لنا ونبا ويبلي روچوني قروا مسلمان لسر زاوينا هيلاش تيواني بلي لأسمان وشتي داباري مسلمان لسر زاوينا هيلاش تيواني بلي بومالرزي يا مسلمان لسر زاوينا هيلاش تيواني
بەڵام ئەمە معنایەوە نییە لە جێگایەک و لە جێگایەک و لە جێگای کامانە ڕوونایە ڕوو ئەدا بەس بەگشتی هەموو مسلمانان لە ناوبەرێ وانە وەکو چۆن قەومی ثەمود بەگشتی هەمووی لە ناوبرا قەومی هود هەمووی بەگشتی لە ناوبرا قەومی نوح هەمووی بەگشتی لە ناوبرا وانی بەڵام ئەوانەی کە ئومەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئاوا بەگشتی لە ناو نابرێن بەڵکو لەوانەیە بەش هەندێکیان الله جل جلاله وەکو کارەسات و وەکو بەڵاو موسیبەتێک تووشیان بکات و تاقییان بکاتەوە پێی ئەمە یەکەمیان کە پێی دراوە دووەمیان ئەفەرمێ وسألت ربي أن لا يسلط عليهم عدوا من سوى أنفسهم يستأصلهم لروايات اكتراء فرمي ويحل بيضتهم فرمي داوام كلا الله جل جلاله دجمنيكي جگە لە خۆیان زاڵ نەکا بەسەریانە بۆ نمونە تۆ ئێستا لە کوردستانای ناچیتە سەر جادە ببینی یەهودیەک بە عەلەمەکە بێرەوەی وەسا و حکمی تۆوەکە نییە شتی وایە نییە وایە حەدیثەکە زۆر دقیقە گوێ لەگرن هەر وڵاتێکی ئیسلامی بڕۆی ناڕۆی گاورێ ببینی سەلیبێ بێرەوە و ناڕۆی هیندۆسێ ببینی مانگایەک بێرەوە بێ ئەمە نابینی لە وڵاتی مسلمانانە ئەی کێیە ئەیان چەوسێنێتەوە دژایەتی دینەکەیانەکە جاشەکانی ئەوانە حەدیثەکە دقیقە ئەفەرمێت دوژمنێک جگە لە خۆیان بێ کە لە خۆیان نەبێ زاڵ ناکەن بەسەریانە زەلیلیان کا و دەستەمۆیان کا و هەرچی شتێک کە لای ئەوان بە نرخە لێیان زەوت کە استحل بيضتهم بەستیەوە هەرچی شتێک لای ئەوان بە نرخە زەوتی کا لێیان نە شتی وا ناکەم بۆیە نابینی ئەمانە هەبێ ڕسوڵ الله صلی الله علیه و ئاماژە بەوادە واگەر کردی بێتیشیان کاتی بۆ نەیانتوانیوە دایمی بۆ جێشی ئەمریکا لە عێراق قشایەوە بۆ نەیتوانی بمێنێتەوە خۆی ئاوا لەسەر جادە بە بەردەوامی حکم کراوە الله جل جلاله بەڵێنی داوە بە ڕسوڵ الله ئەوە نابێ بۆ لە هیچ وڵاتێ ناتوان بمێنەوە بۆ دوای 20 ساڵ لە ئەفغانستان کشایەوە ناتوان دابنیشن مدەتێکی زۆرەوە ئەو حکمە بکەن بە خودی خۆیان ئللا ئەگەر مدەتێکیش بتوان بیکەن بە هاوکاری جاشەکانیان دوای خۆیانە ڕۆنەوە کێ دوای خۆیان دانێن جاشەکانیان ئەمانە لەکوێن لە خۆمان ئەوەی ئێستا کە سەرپەرشتی تۆکا لە خۆتە لە هاو زمانی خۆتە ئەوەی کە سەرپەرشتی هەر وڵاتێکی مسلمانانەکە و کوفر و شیرکی تیا بڵاو کاتەوە فەسادی تیا بڵاو کاتەوە هەر لە خۆیان هەر لە هاو زمانانی ئەوە خاڵی دووەمیش خاڵی سێمیانە فەرمێ وداوام لە الله کرد جل جلاله أن لا يجعل بأسهم بينهم داوام لە الله کرد جل جلاله ناکۆکیان نەخاتەنێوان هەر یەک گروپن هەر یەک بن بەڵام الله جل جلاله فەرمێ ئەوەیانی پێ نەدام فمنعنيها ئەوانی پێ نەدام بۆیە بینی ئەو ناکۆکی هەرە بێ و هەر ئەمێنێ و ڕوون و ئاشکراشە ئەمانە تەنها یەک گروپیان لەسەر حەقن و ئەوانی تر هەمووی بەتاڵە لفرمودك رسول الله صلى الله عليه وسلم أفرمي كلها في النار إلا واحدة همو أو جروباني تر لا أجران يقدان النبي رزقاري أما نص لرسول الله صلى الله عليه وسلم كجيجا لجروبي حقواني تر همو لا أجران كان أردوني بواجر من ناينير رسول الله صلى الله عليه وسلم ناردويتي وكم من يجعلهم لا أجران لسرق سيشيالهم قصي رسول الله صلى الله عليه وسلم كمن بقصي رسول الله صلى الله عليه وسلم بفتواي أو وتم أولا أجرايا أجر توبلي وانية كيو بدرخصته رسول الله بدرخصته بويا كاتيك كفري صريح بواح لخلق بينين قمراي رونو آشكراي لي بينين ألين أوا ببي أم دقانا لا داو لا أجرايا تو مالي تو خلق ناتواني بنيري بوباشتو جهنم من أصلا من نم ناردوه دق ناردويتي قرآن ناردويتي حديث ناردويتي تو بكي الله وانية بقرآن الله وانية بحديث الله وانية يعني سبحان الله أهلي همو جروبا كان رقيان لم كلمة كتو بكاري يعني بمروشقار دي رسول الله صلى الله عليه وسلم بكاري ناو بأخوة فرمودشة وجراته وبوش مانو هموش ما نزاني هل آياتكش ولا يزالون مختلفين إلا من رحب ربه ولذلك خلقهم وتمت كلمة ربك لأملأن جهنم من الجنة والناس أجمعين إلا كان بمن رحم ربك يا كم جار بلاي باسكر خويا تكجواله هر يك جروبيان كلا صحابة كان خوي جانا كردو توجد بهج ما باقي جهنم أو إلا وان خوي جانا كردو تو الرحمي في كراوة ما باقي إلا جن وإنس مش جهنم يعني بركرته والله جل جلاله تكجوال كتو يسداني شيء عقيدة جروب رونا كيتوا وهي برامبر أو جروبش كي رون يكيتوا
وحكميان لسر بحكم الله ورسولك خلق بتوله أو تو شو نتواني خلق بنيري وبهشت وجهنم جاري أصلا كوا من خوم كردوه بأهات يلهم بحديث يلهم يعني الله جل جلاله كبهشت جهنم خوي خلقي كردوه نازاني كي بو خلق كردوه كي تناي حكمي بس أنا يا وبشي رسول الله صلى الله عليه وسلم فير نكرا وري بهشت وري جهنم كامل بۆی باس نەکراوە قورآن بۆچی دابەزیوە بۆ دانەبەزیوە پێت بڵێ بەهشتی کێ و جەهەنەمی کێ تۆ چۆن نەبیتە بەهشتی چۆن نەبیتە جەهەنەمی وریای خۆت بە قورآن بۆ دابەزیوە تۆ کە ئەمە بۆ ڕوو نەکرێتەوە بۆ پێو ناخۆشە بۆ تاوگرێ ئەگەر بۆ پێو بڵێم وڵا تۆ لە فیرقەی ناجیت وەچیتە بەهشت بز باڵای پێیەکەی ئەی بۆ ئەو وەختە تووڕە نابی بڵێ کاکە تۆ چۆن ملەنێری بۆ بەهشت خوا ئازانێ بەڵام بۆ کە کوفرەکەی شیرکەکەی گومڕاییەکەی پێتەڵێم وڵا تۆ وەچیتە جەهەنەم ئەگەر لەسەرەوە بی تۆ چۆنە دوایین بنێری بۆ جەهەنەم بۆ لایەنەواڵێ بۆی خۆ دڵە پێی خۆشە واناڵێ ئەوەی دڵی خۆ نایگرێ و دڵخوازی وای پیاڵێ وێ بەڕاستی ئەمە نەسی رەسوڵ الله صلی الله عليه وسلم کە دیاری کردووە ئەسڵەن ئەوانەی کە بۆچنە جەهەنەم ئەمانیش بۆچنە بەهشت ئەم بۆچێتە بەهشت لەسەر ما أنا عليه اليوم وأصحابي ئەو بۆچێتە جەهەنەم لەسەرەوە نییە کە لەسەر ڕێبازی رەسوڵ الله صلی الله عليه وسلم سەحابەکانی نەبووی چتە جەهەنەم حەدیثەکە واڵێ ئاەتەکان واڵێ چەندین حەدیثی تر واڵێ کە لەسەر ڕێبازی رەسوڵ الله صلی الله عليه وسلم لەگەڵ ئەصحابەکان ئەچیتە بەهشتەوە مە چەندین ئاەت و حەدیث ئاوا فەرمێ و ئەم با بڵێن بەشەی فەرموودەکە لە هەمان کاتە تەرغیب و تەرهیبی تیا بۆ کەسانەی کە ئایانەوێ دەست بگرن بە حەقەوە ئەگەر حەق هەوێ ئەوە منهەجەکەیە منهەجی رەسوڵ الله صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابەکانی دەستی پێواگری ڕزگار بوویت و لە بەهشتای دەسی لێبەرەی تیا چیت و لە جەهەنەمای ئەگەر خۆیان کرد هەموو سەرزەویە بووی ئەگەر خوش یەگەر ئەو کەسی دەستی پێگرتو یەک کەسە بوو ڕزگاری بوو عەبدوڵای کوڕی مبارەکە فەرمێ إن أهل السنة كانوا أقل فيما مضى وأنا زاني كزور بو يتتوناش تجهنمو عندك كزوا زاني كقمراي زور بو تناش تجهنم والله عالم يعني ما يجد جهنمو والله شيء رسول الله صلى الله عليه وسلم كان صار الله مكة دعوة يكر سيانزة كان يجي لمدينة دا أم بيستو سالوا لم بيستو سالوا كان كس أو دعوة بيستبو مليونان كس كان باوري في أنا وفاتي كرصوا بشوار زهر صحابة يعني ما باقي كتا أو كاتا مردون وجهنم رشتون كلوانية سيكي زويبو بيبره أوشي كإسلامي بيانا قيوة يا يهودي بوا يا نصراني بوا يهودية ونصرانيتي بيانا كيوة لسر تحريفة كي بوا ياخد هل لسرين بوا ايش هربو كوية ايش هربو جهنم وأما قسيكي الزور من الله نيتو أو عالمها موي بالي أو عالمها موي الله جل جلاله خوي فرمى إن تكفروا أنتم ومن في الأرض جميعا فإن الله لغني عنكم برن أهلي سرزي ولا متان كافر بن إيه وجه قال الله جل جلاله نيازي بيوني متان خاطر جهنم بوي وانا زاني ما دام زوري قمرانيت ما دام زوري ناجد جهنم أصلا شيطان زوترين كسي بدعوة إلى قيامته ولقد أضل منكم جبلا كثيرا وإن تطع أكثر من في الأرض يضلك عن سبيل الله أمانة همي أماجي بوي كام قصير بطالة كتويكي أما حجيكي عقلية لبرانبر دقي الله جل جلاله كاوش بيش خصني عقله بسر نقله وكل درسقاني بيشوا باسمك ويفرمي أهلي السنة لا رابردو أزور كمبول مكي والله عبد الله يكرم بارك كأخوي تابعيكي بتشوكه هو فرمي باسي كيكا باسي سردمي خوانك باش أنا فرمي وهم أقل فيما بقي فرمي وأمره ويكما ماونته وما لسردمي تابعيه كان فرمي زور كم ترن لواني بيشو صحابة كان خوان كم بون يا مجمرة تابعيه كان كم ترين لوان فهم أقل فيما بقي الذين لم يذهبوا مع أهل الافتراق فرمي جاء أواني كام روماونته لقل فريقه وجروبا قمراكان نروشتون زور كم ترن باشا بوشيتو سيري ليه يعني لسردم إمامي أحمد بنا وبانك بو يقوم رايك زور بزول سر حق ما بو زورك تسليم يعني سيركي لسردمي هر إمامك بو إمامكان أمشان إمام بنا وبانك بون غير يوان بنا وبانك نبو ولا سردمي إمامي ابن تيمية شنكس دجي ابن تيمية بو خوشي بإمام زاني كتاب ينسي لسالي شنكس هزاران كوا كتابو نسرا وكاني وان شيليا والله خراوة دبيره أبو ابن تيمية تنانت فتوى كاني كلا سجنا ينسي وينار بولاتان ماوتو
بڕۆ تەماشای محەممەدی کوڕی عەبدولوهاب کە تا ئەمڕۆژ چی پێڕێن و چی پێ ناکەن ئەی بۆ هەرەمێنێتەوە بۆ هەرسەرەکەوێت بۆیە ئەوان لەگەڵ ئەهلی افتیراقا فەرمێ ڕۆشتن ئەمان مانەوە جێگیر بوون بە خۆیان و بە عیلمیان و بە ئاثاریان مانەوە ئەڵڵا جەل جەلالوه ڕێزی لێنان باشانە فەرمێ في إطرافهم مع أهل البدع في بدعهم إلا أهل السنة صبروا على سنة نبيهم حتى لقوا ربهم أوان روشتن عندي كان لقال أهل دنيا بو دنيا دينا كان فرشت عندي كان لقال أهل بدع لقال قمرا كان روشتنو لبدوي أو سواداء نبيني ورشاي زوران وأنزاني وأن حقا إلا أهل سنة نبي مانا ولا سر سنتي بيغمر كان هتا قشنو بپروردگاري خوان باشا أنا فرمي وكذلك كونوا إن شاء الله يوش أي مسلمانانا قدار بنو كوان هلا سر همان ربازي أوان برو أقر توبت نجاة بلنا أمهم قمرايا كأمره هيبتي نجاة يقولون بعلم نجاة بهيج تجيتر نجاة بو علمشي كأصله سرچاوية كزانستي صحابة كاني بغمر إخوة صلى الله عليه وسلم كلا رسول الله صلى الله عليه وسلم وريان قرتوه وفيربوني أما فرض لسرهم مسلمان فيربوني اعتقاده برباوري أهلي سنة جماعة فرض لسرهم مسلمان لا بيج نيجو بيج عبادة كاني شو شكرون وأشكرات وقربيته اعتقادك خللي تيابيتو شي كفر بوبي فمن يكفر بالإيمان فقد حبط عمله حبو كذلك كان بوش الله بيته شركي تيابه لا يحبطن عمله ولا تكونن من الخاسرين بويا فرض لسر أم اعتقادي أهل سنة وجماعة فير بي أصولك أني ببلغو على بصيرة أنا ومن اتبعني نكبة تقليد ولا دمي أم وريقري ولا دمي أو وريقري ولا دمي أو وريقري أبي خال بخال اعتقاد أهل سنة وجماعة بزاني أصول كاني أهل سنة وجماعة بزاني كاك هيج نبي أصولي سنة إمام أحمد بزاني خال بخال فنجاودو خاله في ريبة بجواني دامت الى سري يا كما صلي شيء فرمي أصول السنة عندنا التمسك بما كان عليه أصحاب رسول الله صلى الله عليه وسلم وترك البدع ريتيلا دزغرتن بويكا هابلاني رسول الله صلى الله عليه وسلم لسريبون دستي بيو بقرين رسول الله صلى الله عليه وسلم خوي فرمي عضوا عليها بالنواجس استمسك بالذي أوحي إليك أو دين حقك يو توبة تمسكي بيو بكيتو بيقري خذوا ما أتيناكم بقوة بطن بيقري باشا أي شيء بكي وترك البدع توقر لسر منهجي صحابة بيش بيسبب منهج يماني يصير ايش بيسبب وتار ودرس يواني ايش بيسبب كتاب يواني أصلا كلا سر منهجي صحابنين كلا عندها ايش بيسبب يعني بيسبب يعني لهم يدور كورو أو تركي بدعة كنكتب يعني لعبة نوتار ونبيج ونحيج كان لها مش كان دور بي ما قرر كسيكي عالمي زانات ردي بيته وما اعتياديه اشتكي كان سايا كاروي سيد إمام ابن تيمية كي ردي زور يقلق مراكاني دعوة ولا كتابة كاني خويانا تكتابة كاني يعني هبوا بلان بوشي بوا ودم كنت كردنيان بوا ببطال كردنوي منهجك كان بوا وقيناك تو أجر بيتا قشتي تاو مرحلة شون كيسا باس ما كرد مرحلة يكم شيء فيربوني عقيدة ببلغ كانيو خال بخال تو واجب لسر بيزاني هر همو بابتكاني عقيدة خال بخال ببلغ كاني بيزاني مرحلة دوام شيء وثمان جروب قمراكانيش بناسي بزاني شون لا عنده ولا عقيدة حقيقة ولا سديد مرحلة سيم بريتيا لويكا مناقشان بقيتو قمرايا كان يعني درب خيبو خالكيو شبهه كان يعني وقمانه كان يعني بريبني ولا سر خالكي اما قشتيتا ومرحله فرمك يا شمانيه باكتبي انا هبه بعد راسه كيف بريبه بلا ما سكتوا خو هيج نازاني وجو لهم يقري واكتبي هم وياها ولا بيجي هم ويايت ستجاري خو نقصاني بنا ما كان نازاني شلون اشيتنا اوان ايتو تالسد نزاني منهجي صحابتي شلون تركيب دعناكي هو فرمي داس قلتن بمنهج الصحابه وترك البدع ووازنان لا قم رايي كان وتركي اصلا مجادله ومناقشش لقال يعني ويصير اكيد دوات الله يكلا اصلا كان يا فرمي ولا تضرب السنه بالعقول فرمي بهيتشي ويا سنتي رسول الله صلى الله عليه وسلم بعقل كان تجاتي ناكريه
ئێستا ئەمڕۆ خەڵک هەمووی وای لێ هاتەوە وەکو لە بەسەرەی عەقڵ و نەقڵەکەیە باسمان کرد، تۆ ئایەتێکی پێڵێ حەدیثێکی پێڵێ ئەو قیاساتێکی عەقڵیەکە وەڵێ نییە. بەمە لە ئەسڵێک لە ئەسڵەکانی تۆیە ئەگەر تۆ ئەسڵەکەی خۆتێ بە دەق دانەمەزرانە بێت کە لێ یا تۆ معجبی عەقڵیە بی کە معجبی بووی ئەڕۆی لەگەڵیا ئەڕۆی بەڕێچکەی ئەوە بە دوای ئەوە ڕۆی. بۆیە بەڕاستی زۆربەی گومڕایی خەڵگەوەیە کە جاهیلە بەم ئوسوڵانەی عەقیدە کە واجبە لەسەری ئەبێ بیزانێ، نابێت جاهیل بێ پێی. جاهیل بوون پێی تیاچوونە ڕۆشتنە. بۆیە بینی ئەمڕۆ کابرات و چۆیتەوەکە هەوڵەیە دینە لێ وەرگێ هەندێک شت دەبیسێ تونە لەسەر دڵی، قورسە لەسەر دڵی، چونکە هێشتا دانەمەزراوە لە ناو ئیمانە، پێی قبوڵ ناکرێت کە غەیری تۆ بینێ بە قیاساتی عەقڵی شتێکی ئاسانتری پێڵێ ئەڵێ ئەو خۆشترە ئەوەی ئەو ئاسانترە دوایەوەکەیە. ئیتر تۆ لەلایەوە بیتە تونترە و ئەویش بێتە ئیسلامە حەقەکە. بۆ لەبەرەوەی نەفسی خۆی حەزی بە شتە نەرمەکانە، حەزی بە شتە ئاسانەکانە، حەزی بە تون و تۆڵی و دەست پێوەگرتن نییە. ئیتر لەولاوە دوای وازانێت تۆ تونڕەوی ئەو ئیسلامی حەقیقیە لە کاتێکەوە ئەو تەنازولی کردووە و تۆی لەسەر ئیسلامە حەقەکە مایێتەوە. زۆرێک لە خەڵکی ئەمڕۆ بۆ شێوە گومڕا بێ و لە ئادا لە دین. بۆیە بینی الله جل جلاله لە قورئانە ئاماژە بەمادا بە سوورەتێکی کورد کە دوو دێڕن والعصر إن الإنسان لفي خسر. سوێن دەخوا الله جل جلاله، الله جل جلاله سوێن بۆ هەرچی بخوا ئەو شتە زۆر گرنگە، ئەو شتە کەم نییە، ئەو شتە مەسیریە. سوێن دەخوا بە عەسر. هەندێک لە زانایانە فەرموون نوێژی عەسر، هەندێک ئەڵێن مودەتێکە لە زەمان، ڕای ڕاجحەوەیە کە نوێژی عەسرە، کە ئەوەش ئاماژەیە بۆی نوێژی عەسر زۆر گرنگە. إن الإنسان لفي خسر، إنەی هێناوە ئەلیف و لامی بۆ ئینسانەکە هێناوە، لامێکی هێناوە فی خسرێکی هێناوە، یعنی چوار تەوکیدی کۆ کردوتەوە لە دووشەیە، چوار جار لێت تەئکید دەکاتەوە، وەکووا پێت بڵێت چاک بزانە تۆ لە دۆڕانایی، دڵنیابە تۆ لە دۆڕانایی، بێگومان تۆ لە دۆڕانایی، هەرگیز تۆ ڕزگارە نەبێ هەتا چی نەکەی ئەم چوار شتە تیان نەبێ. إلا الذين آمنوا، ئەوانەی کە ئیمانێکی سەحیحیان هێناوە، ئیمانێکی سەحیحیان هێناوە، وەکو ئیمانی کێ فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا، وەکو ئیمانی سەحابەکە. وعملوا الصالحات، وأعمالي صالح يعني أعمالي صالح الشيء أو يدو مرجتي عملي صالح إخلاص لقل متابعة بس بو الله به وكو رسول الله بك صلى الله عليه وسلم أو دو مرجبتي أو أنا بس هرخو فير بي وهرخو نيجو عبادتك كان مضبوط به وطواونا وتواصوا بالحق. أجر إنسان منهجك خوي بحق وزانية وبراستي بزانية وادعاء أو بك كأجري ولاي الله أو منهجه الله بلا بيكاتو بخلق يعني واگەری دیعایەوە بکە ماڵ و مناڵی خۆی خۆشەوە فێریانەکە، دۆست و برادەرەکانی خۆشەوە فێریانەکە، نایڵێ لادەن لی ئەیان گرێت لەسەری ڕایانەیە. ئێگەر ئینسانێکیش خۆی کامڵکە ئەوە هیچ لە خۆیان کە کامڵە خەڵکێک پێی بەغی لەبێ. ئەگەر هەوڵ با داعوە بکە خەڵکیش کامڵکە. کەسانێک کە دژی کامڵین خۆیان ناکامڵن و لەگەڵ ناکامڵیان دژایەتیەکەن، پێیان ناخۆشە. بۆیە بێت چی بکە؟ دەست بگرێ بە خاڵی چوارەمەوە کە باسی کردەوە تەواصە بالصبر، دەست بگرێ بە سەبرەوە هەتا کەی تا گاتەوە بە الله جل جلاله، هەتا ئەو دقەیە گاتەوە بە الله جل جلاله سەبر بگرێ لەسەر ئەو چوار خاڵە، ئەوە تۆی تر ئین شاء الله ڕزگارێ بووە. بۆیە لا داوە لەم چوار خاڵە ئیمانێکی صحیح نازانی دۆڕاوی، ئیمانێکی صحیح حەزانی عەمەلی پێ ناکەی دیسان هەر دۆڕاوی، داوای بۆ ناکەی دیسان دۆڕاوی. خودی داوا نەکردن بۆ ئەو حەقی کە لەسەریتی وەکو وایە گومانە هەبێلەوەی کە حەقە، بەڵام کە داوا بۆ کرد یەقینە هەیە لەسەر حەقی، حتا خۆ زیاتر ماندووکەی بۆی ئەوە یەقینە زیاترە بۆی کە لەسەر حەقی. بۆیە سێرەکەی ئەهلی سنەت و جەماعە یعنی کە باسی نووسرا و داوا و هینیان نەکرێت لەحظەیەک نەسرەوتون، بەردەوام لە هەوڵا بوون. یعنی ئیمام ئیبن تەیمیە لە سجنە کاکە سەدان فتوای بۆ ڕۆی بە 5 وەرەقە و 10 وەرەقە و تا 100 وەرەقەشی تیان فتوا جوابی داوەتەوە و ناردوێتەوە دەرەوە بە نامەیەکە بۆ ئەو کەسانی کە پرسیارەکان لێ کردەوە تاوە بوو لە ئاخری تەمەنی ئەوەشیان لێ مەمنوع کرد. سرەوتن نییە بۆ ئەهلی سنە، تەواصەو بالحەق، حەق لا عەظیمە ببیگەێنی نا پشتگوێخی. ئەنجا دواتریش وا تەواصەو بالصەبرەوە خاڵی چوارەم، چونکە بەڕاستی ئەگەر سەبر نەگری وردە دەست لە هەمووی بەرەی، دەست لە داواکە بەرەی، دوای دەست لە عەمەلەکە بەرەی، دوای دەست لە ئیمانەکەشە بەرەی. ئێستا خەڵکێکە بینی بەهۆی چیەوە بووە؟ بەهۆی نەگرتنی سەبرەکەەوە بوو. باشە یەکەم جار چەکەکەی دانا، دوایی وازی لە داوەکە هێنا، دوایی وازی لە عەمەلەکە هێنا، ئێستا وازی لە ئیمانەکەش هێناوە، بۆتە عەلمانی و بۆتە دیموکراسی خواز و تەواو هیچی پێوە نەماوەتەوە. بەهۆی چیەوە؟ لە دەستدانی سەبرەکە. تۆ لە نوێژەکە تاڵی ئیاکە نەعبود
وإياك نستعين من موحد إن شاء الله وعبادتي الله بتنهاك بەڵام بپش بە الله بەستم لەم تەوحیدەیە ئەگەر پشتی پێ نەبەستی بەخوا تەوحیدەکەش واز لێنی خودی دامەزرایی تەوحیدەکەت بەهۆی چێوەیە پش بەستنەکەت بە الله جل جلاله کە ئینسان ئەو چوار خاڵی لە خۆیان کۆ کردەوە کە سوورەی عەسر داوایەکە بەڕاستی تر غەریبە بێ لەناو خەڵکیە چونکە ئەوانەی کە ئیمانیان صحیحەکە من وایە ئەوانەی کە عەمەلی صالحی پێیەکەن بە کولی زۆر کەمترن ئەوانەی کە داعوەی بووەکەن بەخوا هەر زۆر کەم ئەمڕۆ ئەسڵەن ئەگەر داعی گومڕا و ضەلالە ببژێری لە ژمارە نایەوە نە زۆرە ئەگەر داعی حەق و تەوحید ببژێری وەڵایی زۆر کەمە و ئەوانەشی سەبرەگرن لەسەر داوەکەیانەوە زۆر کەم سێرەکەی هەندێک بە دوو زلە بە هەڕەشەیە گوازی لێنێ و تەنازولەکە و بەردەوام نابێت لەسەر ئیشەکەی خۆی تەنازولەکە و دانیشە و داوەکەی ناکا وەستەیتر ئیتر حجەش بۆ خۆی هێنێتەوە ئەڵێ کاکە خەڵک بە قسەم ناکە بۆ تۆ بۆ خەڵکێکی خەڵک پشتم ناگرێ بە تۆ بۆ خەڵکێکی ئەگەر تۆ بۆ ئەڵڵای بکەی جەل لە جەلالو و تۆ لە دیشی خۆ بەردەوام بی ئەجری خۆت هەر هەیە والله جەل لە جەلالو نەیفەرمووە تۆ داعوە بکە هەتا جواب بنێنەوە ئەجر نایەمێ وای نەفەرمووە بە کەس رسول الله صلی الله عليه وسلم بە خەڵک نەفەرمووە ئەفەرمێ پێغەمبەر هەیە لە قیامەتە هەر پێغەمبەریشە یەک کەسی بەدواوە هەیە کەسی بەدواوە نییە لە ئەجری داعوەکەی کەم نەبووەتەوە با خەڵکیش گوێڕایاڵی نەکا و با خەڵکیش پەیڕەوی نەکا تۆ ئەجرەکەی خۆت دەردەسەکەوێ وێ نابێ و شتانە کاریگەریت لەسەر بەجێ بهێڵێ ئەمانە و غەریبانن کە رسول الله صلى الله عليه وسلم لەبارەیانەوە فەرمێ بدأ الإسلام غريبا وسيعود غريبا ئیسلام چۆن دەسی پێکرد بە غەریبی کاکە یعنی ئیسلام ئاوا لەسەر سینەیەکی ڕازاوە بۆت نایە و هەموو عالەم لەسەری بێ و هەمووی ئاواتەخوازی بێ و هەمووی خوازیاری بێ و بەدوایەوە بێ وانە بە غەریبی هاتووە بە غەریبی یعنی بە بێکەسی هاتووە خەڵک هەمووی پشتی تێکردووە خەڵک هەمووی دژی بووە ئەمە خاڵی یەکەمیان و بە غەریبی هاتووە و کەسێک کە پەیڕەوکەری بووە لەناو خەڵکە کەسێکی با بڵێن کەم بووە گوێی پێ نەدراوە وەکو چۆن غەریبێکە بینی لەو سەرجادەی گوێی پێ نایە ئەدا بە پاڵتە ئەسڵەن بگرە کازانی غەریباڵی بەخوانەوە شتێکم لێ داواکە بار خۆمی لێ بشارمەوە بە هەر نەمبینێ ئاوا هاتووە ئیسلام ینی خەڵک ئاوا بۆ لێی بێنیاز بۆ لێی دوور بۆ لێی تا بوو بەو ئیسلامەی دوو ئیمپراتۆریەتی گەورەی ڕوخان لەسەر زەویە کە دوو زلهێسترین هێزی جیهان بوون دەی ئەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم وسيعود غريبا صحابەکانم حەدیثیان گەڕاتەوە باوەڕیشیان پێ بووە کە لەو کاتەیە خۆیان لەسەر ئیسلام بوون غەریب نەبوون هەموو سەرزەوی لە ئیسلام ترساوە دەکەچی ئەنزانی غەریبە بێتەوە جا لە لەفزی حەدیثەکە ئەفەرمێ کەما بەدە وەکو سەرەتاش غەریبە بێتەوە ئاماژەیە بۆ ئەوەی ئیتر هەموو حاڵەکە وەکو ئەو حاڵی لێ دێتەوە کە رسول الله صلى الله عليه وسلم لە شاری مەکە بوو و سەرەتا ئیسلامی هێنا بوو کە عەمری کوڕی عەبەسا فەرمێ ڕۆشتم بۆ لای ئەو کاتە خۆی بوو بیلالی حەبەشی بوو ئەو بەکری سدیق بوو عەلی کوڕی ئەبی طالب بوو هاوسەرەکەی بوو پێنج کەس بوو ئاوا غەریبە بێتەوە لەو پێنج کەسەش داعوە بەنهێنیە کە ئاشکراشە بێ و هەموو ناڕەحەتی و جایەتیە دواتر هیجرەت کردن باتریش الله جل جلاله و نەسڕەتەدا چونکە ڕوون و ئاشکراشە غەریب هەتا غەریب نابێت کە لە شوێنەکە دانیشت نیشتە جێبوو وردە وردە ناسراوە بێ وردە وردە خۆی دروستەکە خۆی پێگەێنێ ئەگەر عەقڵی تەواو بێ و جەسەی تەواو بێ ئەگەر بەخوا شتانی تەواو نەبێ هەر بۆ خۆی بە سەرگەردانی ئەمێنێتەوە بەڵام مسلمانی حەقیقیش ئەگەر لەسەر منهەجێکی صحیح بێ الله جل جلاله وەرسەری خا بۆیە وا مەزانێت تۆ لە هەموو سەردەمێکا بێ هەر ئەبێ کەمی نەبی ئیمامی ئەحمەد 40 ساڵ کەمی نەبوو دوای 40 ساڵەکە هەموو جیهانی ئیسلامی هاتە سەر ڕێبازە حەقەکە کە بەو لەسەر دەمی خۆیان دوای هەموو ناڕەحەت و عەزێت دانە و نزیکی 35 دانە ساڵ بەس دایان هێژ لە ماڵەکەی بێتە دەرەوە بۆ مزگەوتیش بۆ حەقە نەگەێنێ حتا یەکێک لە گەورە زانایانی ئەندەلوس لەوێ دێ بۆ لای لە ڕێی نانکڕین حەدیثی بۆ جێڕێتەوە فێریەکە ڕێی نانکڕین باسمان کردووە لە جێگایتەوە بەیانیان وەرە من خۆ مزگەوتم لێ مەمنوع کراوە ومنعیش کراوە لێم هیچ کەسە بێ لە ماڵەوە حەدیثێکی پێ بڵێم بەس بەیانیان کە دەرەچم نانبێنم لەگەڵم وەرە لەو ڕێگایە حەدیثی بۆ جێڕمەوە ئاوە تەماشاکە ئەوزام حەمادی کوڕی مەسلەمە شتێکی وایە ئەو زانایە کە خەڵکی قورتوبەیە دوای موسنەدێک نووسێ گەورەترین موسنەد دەبێ موسنەدەکەش یەفەوتێ دواتر لە هێرشی مەغۆلەکانە بۆ سەر عالەمی ئیسلامی و ئەوان کتێبەکانیان نەمووی فەوتان و سووتانیان و هەڵیان نایە دیجلەوە بۆ شێوەیە بۆیە
دوای ماوەیەک الله جل جلاله لەو غوربەتە ڕزگاری کرد بوو بەچی قەوڵی ئەو بوو هیچ کەس ئیسلامی لێ قبول ناکرا حتا وەکو نەڵێ باوەڕم هەیە بە الله و بەوەی کە بۆی هاتووە بەو شێوەی کە ئیمامی ئەحمەد باسی کردو هیچ کەسێ نەبووە نەڵێ حتا ئەبولحەسەنی ئەشعەری کە خۆی دانەری مەذهەبی ئەشعەریەتە چێتە بەغداد ئەڕوا بۆ لای ئیمامی بەڕبەهاری ئیمامی ئەحمەدیش نەماوە بەزە وەختە منهەجی حەق و ئەهلی سوننە بەربڵاوە وەکێ ناسراوە بە سەری ئەو مەذهەبە لەوێ ئیمامی بەڕبەهاری ئەچێ بۆ لای ئەو باسی خۆیەکە ئەڵێ ڕەدی معتەزیلە ماوەتەوە ڕەدی ئەبی عەلی جوبائی ماوەتەوە ڕەدی کێ ماوەتەوە باسی ئەوە ناکە ئەبولحەسەنی ئەشعەری فەرمێ ئێمە ئەم شتانە نازانین ئێمە عەقیدەیەکمان قبوڵە کە بەو شێوە بێ ئیمامی ئەحمەد گێڕاوێتیەوە لە سەلەفەوە ئەو عەقیدەمان قبوڵە کە بەو شێوە بێ ئیمامی ئەحمەد گێڕاوێتیەوە لە سەلەفەوە ئەم قیسە و بەسەراتە ئیمامی ذەهەبی گێڕاوێتەوە ئیمام ئیبن بەطەش گێڕاوێتیەوە لە ژیان نامەی ئەم پیاوانە ئەفەرمێ ڕۆشتە دەرەوە بۆی قبوڵی کەن خەڵکی بەغا کتێبی ئیبانەی نووسی و لە ئاخیرەکەی وتی من لەسەر منهەجی ئەحمەدی کوڕی حەنبەل بۆی خەڵکی بەغای تر قبوڵی کەن یعنی وای لێ بەڵێ ئەهلی گومڕایی ئەسڵەن غەریب بێتەوە نەوێرێ سەر دەربێنێ بۆیە تۆ بۆ مەژی وەڵا هەتاماوە کە زۆڵ و زەلیل بی و سەر شۆڕ بیوی چ پێ نەکرێنە وەڵا ڕۆژە وای لێ ئەهلی شرک و ئەهلی کوفر و ئەهلی بیدعە و ئەهلی فەساد ناوێرن فزە بکەن کە بەڕاستی ئەمە لەژێر دەسەڵاتی ئەڵڵایە جەل جەلاله و خۆی ئەم کەون و کائیناتە بە بەڕێوە بۆیە بەچی ئەگەینەوە بەو عیزەتە حەدیثەکە تایەتی ئەفەرمێ ئەم غەریبانە بەوایە ئەناسرێنەوە یوصلحونە من سنەتی ما ئەفسەدەه الناس ئەمە لەفزێکیانە ئەوەی لە ئەهلی گومڕایی تێکیان ناوە لە سنەتی من ئەمان چاکێکەنەوە لە ناو خەڵکی هەرگی چاکردنەوەین ئیتر بەو مەراحیلانەی کە ئەبێ من جاهدهم بيده فهو مؤمن ومن جاهدهم بلسانه فهو مؤمن ومن جاهدهم بقلبه فهو مؤمن بەڵام ئەوەی کە هیچیان ناکە ليس وراء ذلك حبة خردل من الإيمان کەسانێک بە جەنگ هەوڵیان ئیسلام بگێڕنەوە ئیماندارن بەرزترین پلەن کەسانێک هەن بە دەعوە ئیماندارن لە خوارەوانەوە کەسانێک هەن لە دڵەوە ئیماندارن لە خوارەوانەوە کەسانێک هەن لە دڵیشیانە هیچ شتێبوونی نییە ئەمە زەڕە ئیمانیان نییە بۆیە لە دڵیانە هیچ شتێبوونی نییە بۆ ئیسلامە بێ هەر هەبێ شتێک حەدیثەکە وا فەرمێ بۆیە ئەمانە ئیصلاحی ئەوە ئەکەن کە خەڵک ئیفسادی کردووە کە ئەو خەڵکە کێ ئیفسادی کردووە ئێستا باسمان کرد کوفری عالەمیە ئەو هەموو دەوڵەت و زلهێزەیە کە کۆ بووەتەوە لەسەرێک کە بەردەوامی ژەر کۆ بێتەوە لەسەرێک لە لەفزێکی تریانە فەرمێ هم النزاع من القبائل ئەفەرمێ ئەوانن کە لە ناو تیرە و تایفەکەی خۆیانە لە ناو گەڕەک و هۆز و شارەکەی خۆیانە جیان نابێتەوە بۆی دینەکەیانەوە کەس قبوڵی نی ئەڕواتە مەجلیسیانەوە ئەڵێنەوە دواکەوتووەکە هات ئەوە توندڕەوەکە هات ئەوە تەکفیریەکە هات ئەمە وەسافانە وەسفیەکە هەموو تاوانەکەشی چییە کاکە خەڵکی نە کافر مەبن مسلمان بن کاکە خەڵکی نە فاسد مەبن صالح بن کاکە خەڵکی نە گومڕا مەبن لەسەر هیدایەت بن ئەم هەموو تاوانەکەی نوزا یعنی هەڵکەنراون لە ناو قەبیلەکانیانە دوو معنایەتیایە معنایەکیان لەبەر ئەو هەموو کوفر و شیرکەی فەساد کوفر و شیرک و فەسادەی ئەیبینن جیان نابێتەوە لە ناویانە خۆیانە ڕۆن معنایەکیشیان ئەوان نایاڵن جیان بێتەوە دەریانەکەن لەبەرەوەی موافقەیان ناکەن لە کوفر و شیرک و فەساد و گومڕایی و بداکەیانە بۆیە دووریانە خەنەوە لە خۆیان ئەمانە هەتا وەکو جیانە بنەوە لەو گومڕایی و کوفر و شیرک و بیدع و فەسادە ئەتوان داوا بکەن ناتوان کە خۆی لە ناویا بوو ناتوان داوا بۆیە ئەوە دیسان کە جیا بوویەوە لە دوورەوە دەسەکاتەوە بە ئیسلاح دەسەکاتەوە بە ئیسلاح لەوەی کە خەڵکی فاسیدی کردووە لە ڕیواتێکی تریانە فەرمێ ناس قليل کەسانێکی کەمن یوصلیحونە في الناس لە ناو خەڵکێکی زۆرە کە فاسیدن ئەمان ئیسلاحەکەن ئەو ئیشەکەیانە یعنی کەواتە هەرسێ لەفزەکە باسی ئەومان بۆ ناکا کە دەست بگری بە کڵاوەکەی خۆتەوە و حەقیقە کەسە نەبێ هەموویە فەرمێ ئیسلاحەکە نەک هەر خۆی صالح هەموویە فەرمێ دژایەتیەکە نەگەڵێ با دوور بم و سەلامەت بم ئەمە لەفزەکانە هەمووی ئەوەمان فێرەکە بۆیە ئەوان کەمن بە ڕێژەیەک لە فەرمودەکەیە کە هاتووە 1/72 تۆ یەک مسلمانی 72 کەس بەس بە ناوی ئیسلامەوە دژایەتی دەکات
باشا يكشي لسر منهجي صحابي حفتا ودو منهج بناوي منهج إسلام ودجاتي تكا يسمى غربانية أو بري غربة أما أبيت شني كهبة بناوي كفر ودجاتي تكا بناوي ديمقراطية ودجاتي تكا بناوي علمانية ودجاتي تكا بناوي شيوعية ودجاتي زۆرە پیاویەوێ بەڕاستی پیاوی بەهێز و بەتوانە و خۆڕاگریەوێ ینی ئینسان جاری وا هەیە تەحملی قسەیەک ناکا شتێ لە خۆیان ئەگۆڕێ زەلام هەیە ینی ئەڕواتە ناو خەڵک گەڵێ ئۆستایلی قژەتان پێ چۆنە یەکێ گەڵێ ناشرینە ئەڕوا یەکسەرەی گۆڕێ تەحملی ناکە یەک کەس ئاوا دژایەتێکا کە شتێکی دنیاییشە وەرە تۆ دینێک بێ و لە هەموو ئەسڵێک تا کە ئەتەوێت جێگیریکەی لە هەموو بناوایەکی شەرعی سنی کە سەحابە لەسەری بوواتەوێت جێگیریکەی حەفتا و دوو کەس هەر بەناوی ئەو ڕێبازەوە بێت دژایەتی بکە ڕاستی تەحملیەوێ بەڕاستی پیاویەوێ خۆڕاگریە جگە لەوەی کە هەزاران کەسی کەش بەناوی منهج و ڕێبازەکانی ترۆ دژایەتی دەکەن وە بەڕاستی قودرەت و هێزی ئەوێ پیاوی خۆی ئەوێ هەر لەبەر ئەوەشە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ یەک دانە لەوانە ئەجری چەند شەهیدی هەیە 100 شەهید ئەڵێن لە ئێمە یا لە خۆیانە فەرمێ لە ئێوە پلەی سەحابە نییە بەڵام ئەو ئەجرەت هەیە لەبەرەوەی لە سەردەمی ئەوانە مسلمانان هەمووی یەک بوون هەرکێ دژایەتیەکردن بەس میلە لە کوفریەکان حەفتا و دوو کەس بەناوی ئیسلام و دژایەتی رسول الله سەحابەکانی ناکرد صلی الله عليه وسلم بەس لە کوفرەکان هەبوون بۆیە رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ ئەجری 100 شەهیدیە حەفتا و دوویان هی حەفتا و دوو گروپەکەیە هی حەفتا و دوو شەهیدیان ئەوی کەشی 28ەکەی بەخواهی ئەو گروپە گومڕایانەی ترە لە میلەتە کوفریەکانی تر وەکو یەهودیەت و نەسرانیەت و مەجوسیەت و ئەوانەی تر تا کۆتایی و بەڕاستی ئەو ئینسانانی کە لەو سەردەمەشە ئاژین ئەوانن کە رسول الله صلى الله عليه وسلم لەبارەیانەوە فەرمێ المتمسك بدينه كالقابض على الجمر فەرمێ ئەوەی کە لەو ڕۆژەیە دەسەگرێ بە دینەکەی وەکوایە پشکۆیەکی کردبێتە مشتیەوە ناو دەستیەوە ئەیتر طبیعەتی ئەو پشکۆیە وایە ئەگەر ئەسووتیت و تەحملی ناکەی بەخوا فڕێ بەخوا فڕێ تۆ کاگاچتە ناو هەر مەجلیسێکەوە سەیرەکەی هەموو کەس دشتە جاری وایە فێسبووکێ دەکەیتەوە سەیرەکەی گروپ و تاقم و فێرقەنیە پۆستی لەسەر نەکردبی و جوێنی پێ نایابی ئیتر خۆ بەخوا ئەگەر بێت و تەحملی ئەم ئازارانە نەکەی ئەبێ ئیتر بوەستی جواب نێیتەوە وە قسە نەکەی بەڵام بیسەلمێنە تۆ تەحملی ئەو ئازارانەکەی لە چەسپاندنی ئەسڵەکانی ئەهلی سونەت و جەماعەت و دینەکەی رسول الله صلی الله عليه وسلم بەردەوامە بی بە هەر هەمووشیان هەوڵ بدەن بسووتێن و لە ناویشت بەرن چونکە بەڕاستی جاری وایە تۆ قرچاکەی لە بینیانە کە هەمویان ئاوا هێرشێکەنە سەر و خەریکتن بەڵام پیاو بۆ و مەسووتێ و بمێنەرەوە تۆ بەڵکو هەموو ئەوان بگژێنەرەوە لە ناو دەستا بەچی بە تەحملکردنی ئازارەکەی خۆ پشکۆکە هەتا لە ناو دەستا بە داگیرساوی نامێنێتەوە مدەتێکە پێستی دەسێ سووتێن و دوای تۆ کوژێنیتەوە دوای تۆ کوژێنیتەوە وەختە بە دەست خۆتەوە تەحملی ئەوێ وات کە تەحملی شەگر سەبرێگر لەسەری بەرهەمەکەت زۆرە بێ بەرهەمەکەت زۆرە بێ کە وەکو باسی کرد لە فەرمودەکەی ئەجری 100 دانە شەهیدە ئەم ئەلفاظانەی فەرمودەکەی رسول الله صلى الله عليه وسلم وەکو باسمان کرد لە پێشوە لە هەندێک لەفظیا فەرمێ هي الجماعة لە هەندێکیانە فەرمێ ما أنا عليه اليوم وأصحابي ئەو دوو لەفظە هاتووە وتمان جەماعە بریتە لە ئەوانەی کە مەصدەری تەلەقیان یەکە ئەویش ما أنا عليه اليوم وأصحابي بۆیە رسول الله صلى الله عليه وسلم لە لەفظێکیانە بە شەخسەکان باسییانەکە لە لەفظێکیانە بە مەنهەجەکەیان باسییانەکە یەکە هەردووکی یەکشتە هەر جەماعەش ئەوەیە کە لەسەر ڕێبازی رسول الله صحابەکانە صلى الله عليه وسلم وأما مصدر تلقيه كما أنا عليه اليوم وأصحابي قرآن زور لسري روشتو سنة زور لسري روشتو وآثار وأقوال صحابه تابعي وتابعي تابعي كشان تابع كانش إجار زور لسري إجار زور لسري قرآن زور باسي كردوه وكو يتبع غير سبيل المؤمنين نوليه ما تولى ونصليه جهنم وكو فإن آمنوا مثل ما آمنتم به فقد اهتدوا وإذا قيل لهم آمنوا كما آمن الناس قالوا أنؤمن كما آمن السفهاء قرآن زور لسري روشتو ولا زور آياتي ترى محمد رسول الله والذين آمنوا والذين معه أشداء على الكفار رحماء بينهم قرآن زور بدر دريشي لسروا بتعن روشتو والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه زور روشتو لسروا بابته بويا أبي أقداري أو بين كأم سەرچاوەی دین وەرگرتنە زۆر گرنگە
حتى رسول الله صلى الله عليه وسلم وتاري نبوة لبدايتك يا ما جيبينها. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فهو المهتدي ومن يضلل فلا هادي له. تا أجشتك شوية. أما بعد فإن أحسن الحديث كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها. أصلي كم إمام أحمد شيب ولا وصول سنة التمسك بما كان عليه أصحاب رسول الله صلى الله عليه وسلم وشيا كتاب سنة دعاء وترك البدع. شر الأمور محدثاتها وكل محدثة بدعة كل بدعة ضلالة كل ضلالة في النار. سلام جامي قم رايكش دياري كاكا فرمي لا أقرأ بويا براسي إنساني مسلمان نابي جاهل بما أو سرشاوي كدينك لي ولا قري بيا قداري بيا تو قداري أو سرشاوي أبوي كزنا تو إن لادبا كابرا قصد بو كابينا أثريكم بيبلا الصحابة بينا تيجشني رسول الله صلى الله عليه وسلم بو آيات شلون بو تطبيقي رسول الله صلى الله عليه وسلم بو آيات شلون بو يعني براسي فرمودەکانەوە بەرچاوڕوونیان تیا ئەگەر مسلمان ڕاست بکا لەگەڵ دینەکەی خۆی بەخوا کەس ناتوانێ هەڵی خەڵەتێنێ بەخوا کەس ناتوانێ بیبە. یعنی ئێستا من بمێ بە هەر ئاەتێ شتێ بە تۆ بکەم تۆ توانی بگەڕیتەوە بۆ سەحابە کاکە سەحابەم ئاەتە وای پێ کردووە ئاوا تەطبیقی کردووە ئاوا لی تێگەشتووە بە هەر حەدیثێ بمێ شتێکی پێ بکەم ئەگەڕیتەوە بۆ سەحابە و تابعیەکان ئەوانیش حەدیثیان بیستووە لێشی تێگەشتوون ئاوا تەطبیقیان کردووە ئاوا جێبەجێیان کردووە. یعنی ئەم هەموو تەئکیدکردنەوەی ئەمە هەر هەمووی لەبەر ئەوەیە کە تۆ لانەیوە گومڕا نەبی لە ورقتني أصول عقيدة إخوته. وإمام مالك لقسيك جواني فرمي قبض رسول الله صلى الله عليه وسلم وقد استكمل هذا الأمر. فرمي رسول الله صلى الله عليه وسلم وفاتي كردو قراءته بلا الله جل جلاله والله جل جلاله أم ديني كامل كردبو هيج نقصاني كتيانا بيوستمان نبا دقي تر بوي بي نبا ليقدانوي خلقي تر باشا شو الدين كي كامل بو اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي أو آماجة بو كاملي دينك وآماجشا بو أويك أو صحابان أو نعمتان دموي جبجة كردو آماجة بو منهجي أوانو وآماجشا بو كاملي دينك. ويفرمي رسول الله صلى الله عليه وسلم وفاتي كردو أم دين طوابوه باشا نفرمي فإنما ينبغي أن يتبع. فرمي واجب إنسان دوايبك واجب دوايبك وكو خوي طوائبك. وينبغي للإنسان أن يتبع الآثار من رسول الله صلى الله عليه وسلم وأصحابه. واجب لسر إنساني مسلمان بقرب دواء آثاري رسول الله صلى الله عليه وسلم شلون تطبيق كني قرآن وبقرب دواء آثاري صحابة كان يعني شلون تطبيق كني قرآن وسنة رسول الله صلى الله عليه وسلم بخوي بتطبيق كردون. ولا يتبع الرأي بشين آراء وفكري خلقين نكبه ببيري خلق هل ما خلط يبقى فكري خلق هل ما خلط يعني. باشا أنا فرمي فإنه متى اتبع الرأي جاء رجل آخر أقوى في الرأي منك فاتبعته فأنت كلما جاءك رجل فغلبك فاتبعته أرى هذا لا يتم. أفرمي شنك أقر تودواي آراء بكوي بيرو باورو فكرة كان بكوي بيرو باورو فكرة يكي تردي لو بقوة تره تودواي أوي جاكوي. أفرمي وهر بيا بيتو فكرێکی بەقوەتە بۆ بێنێت تۆ دوای بکەوی تۆش هەر بڕۆیت بەدوایە و بڕۆی بەدوایە من وایە بینم تۆ لە سەرنجامە لە سەریش دینێ نابی. یعنی هەر هەیە تا ڕۆژی قیامەت فکر هەر هەیە بێ بەقوەتر لەم و بەقوەتر لەو و بەقوەتر لەو تۆ گەر ئامادەبی واز لەم بێنی لەبەر ئەو واز لەو بێنی لەبەر ئەو واز لەو بێنی لەبەر ئەو حتا ئەو ڕۆژێشیتە قەبرەکەت لەسەر دین جێگیر نابی هەر لەسەر فکری ئەم و فکری ئەو فکری ئەوە بی. بەڕاستی ئینسانە بێ ئاگادار بێ ئەوانی کە ئەو ئەفکارانە ئەهێنن رسول الله صلى الله عليه وسلم باسی کردوون بەکێ دەجالونە کەذابون بە شەیاطینەکانی سەرسبولەکان تۆ نابێ هەڵخەڵەتەی پێیان نابێ دوایان بکەویت تۆ بە دوور کەویتەوە لێیان ئیگنا بەڕاستی منهەجەکەی خۆشێ لێ تێگەیان حەقەکەی خۆشێ لێ وێڵەکەن و ناتوانی بە دوای بکەوی ئەو وەختە و بۆ شێ نادۆزرێتەوە وەکو زۆر کەس کە ئێستا ئەمەنە ئەفکاری لە مێشکیا کۆ کردوێتەوە ئەوەی جێی نابێتەوە ئاثاری سەحابەیە چونکە ئاثاری هەرچی دەجال و کەذابە کۆی کردوێتەوە لە مێشکیا تۆ هەر چۆنێ ئاثاری سەحابی بۆ بێنیتەوە لێی تێناگە قبوڵی نییە. لەبارەی الجەماعە وابن مسعود فەرمێ هي ما وافق الحق
أفرمي جماعة لو فرموداك باسي كما رسول الله صلى الله عليه وسلم بريتيلا أويك موافقي حقك أويك موافقي حقك أو كس جماعة أجر يكسيش به شنك أفرمي ولو كنت وحدك أجر خوش بثني أبي تو موافقي صحابك لدينك تا موافقي ربازي وان بك أو تولوان باب التنياش بي هيش كس اللي قلنا بلم سردما فضيلي كري عياضة فرمي عليك بطريق الهدى ولو قل السالكون واجتنب طريق الردي وإن كثر الهالكون فرميت داس بقرا بربازي هدايته بس رباز الصحابة كان باك خلقي كميش ببيني لسري الأمر با كم بن زوجار يعني سيقول والله من جل يا براغ باشتانك قيش جوا باش ما بكا وباشو وعلامتي وي اما بدو او قبرا يعني انا روشتين كخلقي كي زول لسريتي وبارو بو دنيا وبو جو بو بابتان باش بكا وعلامتي واش اما زور خورين من جل يا براغ باش معنا بلا ما انا قال دو كسيش بن حيواني بصاغي باش يناك وعلامتي وي كساني قناعات ماني من جل يا براغ بس باش ما بكا بس معنا وفرمي هل نخل دي بربازي قمراكان با بهيلاك شو كان يجلس لسري زور هو بهيلاك جاب جهنم تو معجبي بربازي كسانه كبد جهنم مرون فرمي الله ما خلته بي امرو خلق زور با زوري هلا خلته وزوري جال يعني ابيني بزوري وشانازيه كان يا ما زوري يا ما مزقوته كمان قرب على اختر بما كرسي كان ما زياتر بما والله يبرا قد معجبي يوم والله يبرا قد بو هل ما خلت براسي يعني لشكري علي رضا ورحمتي الله يلبه نزيكي حفتها هزار كسبو كذا شو وجنجي صافين كهاته ونزيكي 20000 كسي ليه هالقراء ويا خوارج لا سبق كان ولا غير اوان كفرمي ابن عباس ما بوان ما نوتك قراء كان او اند قران زانبون فيما نوت قارئ كان قران تايبت ما كتبون بقران كنا نسميهم القراء ده هالقران وقم راجبون وين براسي نابي انساني عاقل بهوت يبكي إمام أوزاعي فرمي عليك بآثار السلف وإن رفضك الناس وإياك وآراء الرجال وإن زخرفوه بالقول فرمي قاعد عربة شو ينشيب كوا آثاري سلف آثار ويك لوان بجيما وبومن شو ينبي أوان هل بقرو أور بوكزميرو سلف يجود ما كان درس بيشوا بس ما كردون أو سجلان رسول الله صلى الله عليه وسلم شاهدي وداونو لسر بازي رسول الله صحابة كان يبون أفرميتو شوين بي أوان هل بقرا با همو خلقيش دجابه با همو خلقيش رقيليت به سامرك تو كمال كتاب آثار سلفي تياك وكراهتو وقل سنة حرب وخلال وشريعة سنة لا لك يوم أنا كاي خوينيتو دراسية كيتو بخلق خلق قالطو بيك هلا وسر شاو كانت ها بدو أكتب أنا ها با خلق قبولي نبي با خلق قالطو بيك با خلق سكاتي بيك بدو كوا أما كوا أفرمي ما يوزاعي أفرمي وإياك وآراء الرجال وإن زغرفوه لك بالقول ووريابا شوين فكري خلق نكوي شوين عقلي خلق نكوي شوين بيروراي خلقي نكوي باب وش برازينو جواني بكن بود هل خلطي بي فإن الأمر ينجلي وأنت على الطريق المستقيم درجة كده هموش تدرك وتو خوت أبيني قربتنياش بلا سر صراط المستقيم إلى سر راستك بلام أوان بشوين أو بياوانون وبرو جهنمي أنا بنو كشون الله جل جلاله لقرآن ما جيب يدا وكأفرمي اليوم ندعو كل أناس بإمامهم لرجع قيامته هم كسي بكي بعنيكين بإمامك كل أناس بإمامه جاوريا بك أو رجهات أجر إمامك رسول الله وصحابة كان النبي صلى الله عليه وسلم كي رؤوسي كفرا شياطين كان يسر صراط كان برو جهنم بن لقى الخيانة بردوان بين يا يلاقون إن شاء الله سين دير عندي كيمافو توزي زوري شام إن شاء الله لا تانيش نيجي ترى طايا كيما الحمد لله رب العالمين